من لێرەوە داوان لێ دەکەم ئەوانیش لێرە لەگەڵمان بوون ئەم هەواڵەشیان بگواستەوەوە نەک بەس هەواڵی ئاژاوەگێڕی و ڕێگرتن و ئەبڕۆکەم لێرە ئامادە بین وەکی هەمی پیامۆقل و شیسپیەت عشیرەتا هەرکی گەنج و لاوێت عشیرەتا هەرکی و میوان بین میوانێ گوندێ لاجانێ بین وەکی خۆشیەک ئاشتیەک پشتی کۆتایینەوێ ئاژاوێ فترێ هەفتەیە چۆیی منتیقێ چێبی الحەمدولله هاوکاریە هەمە لاوەکێ وشیان ئەو ئاژاوە کۆتایی بێت و ببیتە ئەو ڕووکە ئەمێت لێرە فئینشەڵڵا ما هەندێک بریندارێت گەنج هەبین و دوو گەنجت مەژی شەهید بین هەندێک گرتیشمەیەتین ئینشەڵڵا هەول و قووەتا و خەم خۆرانە و دڵسۆزانە ئەم دێ بەردەوام بین و بۆ وانژی دێ حەولەکە جدی دەین ئەو ژی ئینشەڵڵا بگەهنە ماڵا خوو بێنەوە و بنسبەت کێشێت بەینا لاناز یان معمەلشیش و گوندژی ئەو ژی ئینشەڵڵا دێ حەل بن و پیچەک پێویستی وەختیە هەندێک وەزع سارد بیتە وەزعەکە هەموو کێشێک دێ حەل بن خەڵکی گوند بەخۆی ئەو کەسانەی تەسلیم یاسا کردووە ئەنیەوە بەخۆی هەموو شتێکە بەڕاستیکەوە ئەو گوندە لەگەڵ ئاشتیە و لەگەڵ یاسایە ئێمەش هەمومان هاوڵاتی ئەم حکوومەتەین ئەم حکوومەتە چی بڵێ ئێمە ملکەتی حکوومەتین و یاسا بەرقەرارە و نازانم ئەو دەستگانە چۆن پارە پێیا دەکەن و من ئاگام لێ بوو سێ ڕۆژ بوو لێرەوان خەفاریان دەکرد لە دەرەوەی گوون لەسەر گردەکان تاکو هەواڵێک بەڵاو بکەنەوە پارەی خۆیان پێیا بکەن من لێرەوە داوان لێ دەکەم ئەوانیش لێرە لەگەڵمان بوون ئەم هەواڵەشیان بگواستەوەوە نەک بەس هەواڵی ئاژاوەگێڕی و ڕێگرتن و بەخۆتەزانی لەو و بەس لە لاجان نییە لەو سنوورە بەعام هەوڵێکی زۆر هەیە و ئەو دەستگا ڕاگەانانەش بەڕاستی من داوان لێ دەکەم لە هەموو ئیشەکان بەشدار بن نەک بەس لە ڕووماڵی کە ئیشیان پێیە خۆزگاوانیش لێرەبان لەگەڵمان بان بیان بینی با بزانن ئەوەش هەیە و گوندی لاجانیش و سەربەرزە و ئارامە و هەمومان لێرەین و میوانین و زۆر سوپاس دەکەم